ئەمە دووڕووباری هەمیشەیین دوای یەکگرتنەوەیان لە زۆر شوێنی قەزاکانی دەبەری سۆران دەبنە سەرچاوی ئاوی خواردنەوەی سەدان هاونیشتیمانی ئەو ڕووبارەی کە کارکردنی کارگەکانی بەرەمهێنانی لموچەکلی بیناکاری و تێکردنی زبڵ و خاشاشی پرۆژەکانی ڕێگاوبان و بوونی ژمارەیەکی زۆری وێستگەکانی فرۆشتنی سوتەمەنیان لەسەرا هەم ڕەنجی ئاوەکانیان و هەمیش ڕێڕەوەکەیان گۆڕدراوە. ئەبینین هەڕەشەی ژینگەی لەسەر ئەویش بۆی بوونی ژمارەیەکی زۆر لە ڕوونگۆڕ و هەروەها غەسالە و هەروەها چەندین بەزیخانە کە لەسەر لێواری ڕووبارەکانن ئەمە بووەتەوە ئەوەی کە ئاوی ڕووبارەکە قورس بێت و دەریش کەوتووە کە هەر مەترێک چوارگۆشە لە ئاوی قورس 50 متر لە ئاوی پاک پیسەکە بۆیە ئاوی ڕووبارەکە لە ئێستادا نەبۆ خواردنەوە نەبۆ کشتکاڵ و ناشێت تەنانەت زیانی ئابووریشی لێ دەکەوێتەوە. لایانی پەیوەندیدار نایشارێتەوە کە زێدەڕۆی زۆر لەسەر ڕووبارەکان بوونی هەیە هەر لە گۆڕینی ڕەنجی ئاوەکان و بڕینیداری خۆڕسک و گۆڕینی ڕێڕەوەکانیان و چەندین جاریش ئەو کەس و لایەنانەی بوونەتە هۆکاری تێکدانیان سزادراون و ئێستاش بە مەرز مۆڵەتی کارکردنیان پێدراوەتەوە کەچی بە هەمان شێوازی پێش سزادانیان لە کارکردن بەردەوامن. کەوتینە ژێر فشارێکە ئەمەش ڕێگەیان پێ بدەین بەڵام بەمەرجەوەی کە ڕووبار شێلون نەکەن بەمەرجەوەی کە داری سروشتی نەبڕن وەروها ڕێڕەوی ڕووبارەکان نەگۆڕن هەر غەسالێکی ئەو مەرجانە پێشێل بکە ئەمە سزای دەدەین بۆ ئەمە بەسەر دوێنێ لێرە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و ڕێنماییماندا بە هەموو لایەنە پەیوەنددارەکان و بەڕێوەبەری ناحیەکانیش ئامادە بوون بۆ ئەوەی لەمە دووە بە تەوژمێکی بەهێزتر ڕووبەڕۆی سەرپێچیکاران ببینەوە و ڕێگانە دەین تەجاوز بکرێتە سەر مڵکی گشتی یاخود شتە جوانەکانی کوردستان. جگە لەو زیانانەی کە مرۆڤ بەهۆی پیسبوونی ئەو ڕووبارانەوە تووشی دێت هاوکات لە نێو ئاوی ئەو ڕووبارانەدا بەدەیان زیندەوەری ئاوی هەن کە بەهۆی پیسبوونیانەوە مەترسی لە نێوچوونیان لەسەرا. وێڕای ئەوەیە و ئاوا هەر لە چۆمانەوە تا قەزاکانی ڕوانز و سۆران لە چەندین شوێن بۆ خواردنەوە بەکاردێت هەروە ئێستاش کاتی زاوزەی ماسیە کەچی لە زۆر شوێنی ئەو ڕووبارە پاشماوەی سوتەمەنیەکان تێکەڵی ئاوی ڕووبار دەبن بەخێرقاد ڕوودا و چۆمان.